سڵاو بینرانی ئازیزی بەرنامەی لاپەڕی حەوت لا بەرنامەیەکی دیکە وێڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی لەگەڵمان بن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و لە چەندین ڕووداوی جیاوازدا و لە چەندین خاڵی سنووری کوردستاندا تەقەل لە کۆڵبەران کراوە و چەند کەس گیانی خۆیان لەدەستداوە یان ئەوەی کە بە سەختی بریندار بوون. ئەم تاقەکردانە لە چەندین شوێنی جیاواز و لە چەند شاری کوردستان ڕوویداوە. بەپێی ئەو هەواڵانەی کە بڵاو کراونەتەوە تەنها لە هەفتەی ڕابردوودا لا پیرانشار، سەردەشت، جوانڕۆ و کامیاران و بانا تەقە لە کۆڵبەران کراوە و تا ئێستا چەند کەس گیانیان لەدەستداوە و چەند کەسیش بریندار کراون. لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی هاوسنووری کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات و دەربازبوون لە دیاردەی بێکاری بەشێک لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ڕوویان لە کاری کۆڵبەری کردووە و کۆڵبەر یەکێک لەو کارە پڕمەترسیانەیە کە جیا لە ماندووبوون و هیلاک بوون. کەسی کۆڵبەر دەبێت هەر کات ئەو ئامادەی هەبێت کە تەقەی لێ بکرێت یان ئەوەی لاقی بکەوێتە سەرمین و بەم بۆنەوە کۆڵبەر کەسێکە بە تەواوی گیانی لە مەترسیدایە. هەواڵ و راپۆرتەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە سەلمێنەری ئەو ڕاستەیە کە بەردەوام کاسبکارانی سەرسنوور لەلایەن هێزە ئەمنی و ئینتیزامیەکانەوە تەقەیان لێ دەکرێ و هەر جارە و هەواڵی کوژران و برینداربوونیان بڵاو دەبێتەوە. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. لە تازەترین هەواڵی پەیوەند بە کۆڵبەران سەلبەیانی ڕۆژی شەممە 31 جۆزەردان کۆڵبەرێک بە ناوی محەممەد قوردووی میلان 25 ساڵ تەمەن خەڵکی ئەلەندی سەربەشاری خۆی لە ئەنجامی تەقینەوەی میندا لاقێکی پەڕی. هەر لەم پەیوەندەدا و لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر سنووری سەردەشت کۆڵبەرێک بە ناوی ئازاد شێخەیی خەڵکی گوندی گوڵێنەی سەربەشاری سەردەشت بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانەوە لە شوێنێک بە ناوی مێرگاز گیانی لەدەستا. ئازاد شێخەیی تەمەن 34 ساڵ بووە وەک شاید حاڵانیش باسییان کردووە ناوبرا و خاوەنی 3 منداڵە. هەروەها ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 26 جۆزەردان هێزە ئەمنیەکان بە گومانی هەڵگرتنی کەلوپەلی قاچاق تەقەیان لە ماشینی کەسێک بە ناوی مەسعود کردووە و بە توندی برینداریان کردووە. هەر لە پەیوەند بە تەقەکردن لە کۆڵبەران پاشنیوەڕۆی ڕۆژی شەممە ڕێکەوتی هەفتەی جۆزەردان فەرهاد ئەحمەدزادە 24 ساڵ تەمەن کوڕی عەبدوڵڵا بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکانی جێگل لە پاسکای بڵەسەن بە توندی بریندار کرا. ئەو سەرچاوەیە گوتیشی هێزە ئینتیزامیەکان پاش ئەوەی فەرهاد ئەحمەدزادەیان بریندار کرد ناوبراویان بە برینداری لە شوێنەکەی بەجێهێشت. دیسانەوە و لە ڕێکەوتی هەژدەی جۆزەردان کۆڵبەرێکی کورد خەڵکی گوندی گوڵێنێ بە ناوی عوسمان خزریان لای کوێستانەکانی گوندی سیلۆی سەربەشاری پیرانشار لە کاتی کۆڵبەریدا لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە تەقەی لێکرا و گیانی لەدەستا. لە درێژەی تەقەکردن لە کۆڵبەران و کاسبکارانی سەرسنوور ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی پاسگای سەرسنووری ورمێ جێگل لە ناوچەی مەرگۆڕ تەقە لە کاسبکارێکی ئەو سەرسنوورە بە ناوی سیهاد میرخان دەکەن و لە ئەنجامی ئەو تەقەکردنەدا ئەو کاسبکارە بە توندی بریندار دەبێت. هەر لەو پەیوەندیەدا ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان کۆڵبەرێک بە ناوی حاجی ڕەسوڵی کوڕی مام خدر خەڵکی ئاوایی گردەشێنانی ناوچەی نەڵێنی پیرانشار لە ئەنجامی تەقەی هێزە ئینتیزامیەکان گیانی لەدەستا. ئەم ڕووداوە لە شوێنێک بە ناوی نێرگژان ڕووداوە و هێزە ئینتیزامیەکان بە گومانی ئەوەی ئەم کۆڵبەرە باری قاچاقی پێبووە تەقەیان لێکردووە بەڵام پاش کوشتنی ناوبرا و دەرکەوتووە کە هیچ بارێکی پێ نەبووە. هەروەها لە درێژەی تەقەکردنەکانی هێزە ئەمنیەکان لە کۆڵبەرانی سەرسنوور ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 5 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە چەند گوندی بانە تەقەیان لە ژمارەیە کاسبکاری کورد کرد و لە ئاکامدا کەسێک بە ناوی ئەحمەد کوڕی کەریم تەمەن 22 ساڵ خەڵکی میراوای خوارەوە گیانی لەدەستاوە. لە درێژەی تەقەی هێزە ئینتیزامیەکان 3 کۆڵبەری دیکەی کورد بە شێوەی جیاواز و لە چەند شوێنی جیاواز گیانیان لەدەست ئەدەن. ڕۆژی چوارشەممە هەفتەی گوڵان 3 کۆڵبەری دیکەی کورد لە 2 ڕووداوی جیاوازدا لەلایەن هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامیەوە کوژراون. لە ڕووداوێکدا هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی دێهولەران ئەندیمشک تەقەیان لە کاسبکارێکی کورد کرد و بەهۆی وەرگڕانی ماشینەکەی 2 کەس لەو کاسبکارانە بە ناوەکانی ئارش عابدینی فەر و ئەردەشیر سادقی گیانیان لەدەستاوە. ئەم 2 کۆڵبەرە کە خەڵکی شاری کامیاران بوون بەهۆی هەژاریەوە ناچار بەکاری قاچاق بوون. کوشتنی ئەم 2 کاسبکارە کووردە هاوکات بووە لەگەڵ ئەوەی هێزە ئینتیزامیەکانی پاسگای ناوچەی میراوە لە دەوروبەری شاری تازاوە ماشینی کاسبکارێکی دیکەی کورد بە ناوی سەلاح وەیسی دانیشتووی شاری جوانڕۆیان داوەتە بەر تەقە و لە ئاکامدا ناوبراوگیانی لەدەستاوە. کۆڵبەری کورد لە سنووری خۆی لەلایەن هێزەکانی ئینتیزامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار دەگوازرێنەوە.
ژمارەیەک لە کۆڵبەرانی کورد لە شوێنێک بە ناوی گەرەسوول لە نزیکی سنووری ئێران لەگەڵ تورکیە لە ناوچەی دیزیک هەرێکی سنووری خۆی لەلایەن هێزە ئینتزامیەکانی کۆماری ئیسلامی تەقەیان لێ دەکرێت و پاشان 4 کەس لە کۆڵبەران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەستگیر دەکرێن و وەک سەرچاوە هەواڵەکە باسی کردووە ئەم هێزانە بە توندی لەو 4 کۆڵبەرەیان داوە و پاشان بۆ شوێنێکی نادیاریان گواستوونەتەوە. جێگەی ئاماژەیە تا کاتی بڵاوبوونەوەی هەواڵەکە هیچ زانیاریەک لەسەر ناوی ئەم 4 کۆڵبەرە و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستا نییە. هەژاری و بێدەرەتانی و کەم داهاتی و نەبوونی دەرفەتی شیاو بۆ کارکردن لەو کۆمەڵات دیاردانن کە بە درێژایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەردەوام لە کوردستان بوونی بووە و ئەمەش بە شێوازی جۆراوجۆر بۆتە هۆی گرفتی جددی بۆ دانیشتوانی کوردستان. نەبوونی دەرفەتی شیاو بۆ کار و نەبوونی کارخانە و شوێنەکانی کارکردن لە کوردستان بۆتە هۆی ئەوەی هەر جارە و دانیشتوانی کوردستان بیر لە ڕێگەیە بکەنەوە بۆ دەربازبوون لە قەیرانی هەژاری بە مەبەستی دابینکردنی بژێوی ڕۆژانەی خۆیان. کۆچی بە کۆمەڵی کرێکارانی کورد بۆ شارە گەورەکان، ڕۆشنی بنەماڵە کوردەکان بۆ کوورەخانەکان لە ماوەی زیاتر لە 3 دەیەی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی لەو دیاردانن بوون کا خەڵکی کورد ناچار بوون بۆ مانەوەی خۆیان بیگرنە بەر. تەنیا ئەم چەند هەواڵەی مانگی گوڵان و جۆزەردانی ئەمساڵ بەستا بۆ ئەوەی بیسەلمێنێکە هێزە ئەمنی و ئینتیزامەکانی کۆماری ئیسلامی بۆ کوشتنی شارەمەندانی کورد دەست لە هیچ دژمنکاریەک ناپارێزن. تا ئێستاکە 1 کەس لە بڕیاردەران و بکوژانی کاسبکاران و کۆڵبەران لەلایەن هیچ دەستگا و دادگایەکەوە باگ نەکراوە و هیچ لێپرسینەوەیەک لە کەس نەکراوە. ئەمە سەلمێنەری ڕووی واقعی ئەو واقعەیە کە کۆماری ئیسلامی لە گۆشتنیگایەکی ئەمنێتیەوە سەیری کوردستان دەکات. ڕژیمی کۆماری ئیسلامی بە دوای دروستکردنی بیانەوەیە بۆ کوشتنی خەڵکی کوردستان. بەڵە بەرەزان لە درێژەی بەرنامەی لاپەڕی حەوت و لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی زیندان لە چەند شاری ئێران هەڵسوکەوتی خراپیان لەگەڵ زیندانیان کردووە. لە پشکنین و سووتانی کەلوپەلی زیندانیان تا ئەشکەنجەی زیندانیان دەستیان لە هیچ کارێکی نابەجێ نەپاراستووە. بنکراوێکی زیندانی ڕزای شاری کەرەج بە دوای ئەشکەنجەی زیندانبانی ئەو زیندانەوە و شکاندنی لاقی بۆ ژووری تاکەکەسی ئەو زیندانە گواستراوەتەوە. هەروەها لە حەوتی ڕابردوودا 30 کەس لە هێزەکانی گاردی زیندانی ناوەندی ڤرمێ دەستیان کرد بە پشکنین و دەست بەسەردا کەلوپەلی زیندانیانی سیاسی ئەو زیندانە. هاوکار لەگەڵ گەڕانی مانگی سوور لە سەر زیندانەکانی ئێراندا هەڕەشە لە بنکراوانی زیندانی ماکۆ دەکرێت کە دەبێت لە کاتی سەردانی مانگی سوور لە سەر دۆخی ئەو زیندانە ناڕەزایەتی دەرنەبڕن. دۆخی زیندانی شاری ماکۆ لە بواری پاک و خاوێنی و تەندروستی، چۆنێتی خواردن، جیاکردنەوەی سزاکان و نابەرپرسبوونی بەڕێوەبردنی کاروبار لە قەیراندایە و ئەمانە ژوای کردووە کە زیندانیان تووشی کێشەی زۆر ببنەوە. ڕاپۆرتێک لەم بارەیەوە ببینن. بەندکراوێکی زیندانی ڕەجای شاری کەرەج بە دوای ئەشکەنجەی زیندانبانانی ئەو زیندانەوە شکاندنی لاقی بۆ ژووری تاکەکەسی ئەو زیندانە گواستراوەتەوە. لە ڕۆژی چوارشەمە 22 گەلاوێژ بەندکراوێکی زیندانی ڕەجای شاری کەرەج بە ناوی عەلی ڕەزا ڕەزایی لە بەندی لاوانی زیندانی ڕەجای شاری کەرەجەوە بە دەستی زیندانبانانی ئەو زیندانە ئەشکەنجە دراوە و بە دوای شکاندنی لاقی ناوبراو بۆ ژووری تاکەکەسی ئەو زیندانە گواستراوەتەوە. یەکێک لە هاوبەندانی ڕەزایی لەو بارەوە ڕایگەیاندووە. عەلی ڕەزا ڕەزایی لە ساڵی 88 هەتاویەوە لە زینداندایە. ناوبراو لە چوارشەمەی حەوتی ڕابردوو بەهۆی دەمەقاڵە لەگەڵ زیندانبانانی زیندانی ڕەجای شارەوە. زیندانبانانی ئەو زیندانە بە باتوم لەو زیندانیە ئەدەن تا ڕادەیە کە لەژێر ئەو لێدانە لاقی دەشکێت. ئەم زیندانبانانی ئەو زیندانە بەبێ چارەسەرکردنی لاقی و بەبێ حکمی شورای ئینزباتی بەتەنیا بە بڕیاری ڕاستەوخۆی مەردانی بەرپرسی ئەو زیندانە ناوبراو دەگوازنەوە بۆ ژووری تاکەکەسی. لە حەوتی ڕابردوو 30 کەس لە هێزەکانی گاردی زیندانی ناوەندی ورمێ دەستیان کرد بە پشکنین و دەست بە سەرداگرتنی کەلوپەلی زیندانیانی سیاسی ئەو زیندانە. ڕۆژی یەکشەمە 26 گەلاوێژ 30 کەس لە هێزەکانی گاردی زیندانی ناوەندی ورمێ بەندی 12 ئەو زیندانیان کە بەندی زیندانیانی سیاسی ئەو زیندانەیە پشکنینیان بۆ کردو لە ئەنجامدا دەستیان بەسەر ژمارەیەکی زۆر لە کەلوپەلی ئەو بەندکراوانەدا گرتووە. سەرچاوەیە کە نەیویستووە ناوەکەی ئاشکرا بکرێت ڕایگەیاندووە کە هەموو بەندکراوانی سیاسی ئەو زیندانە پشکنینی جەستەیی کراون و بە دوای ئەوەشدان بۆ هەواخۆری کرانە دەرەوەی بەندەکە. هەروەها دەڵێت کە هێزەکانی گارد تەواوی کەلوپەلەکانی زیندانیان گەڕاون و ئەوەی بەباشیان نەزانی بێت ڕوانگەی خۆیانەوە بێ ئیزن وەرگرتن لە خاوەنەکەی شکاندویان و ژمارەیەکی زۆریش دەستنووس و کتێب و دەفتەری زیندانیانی ئەو بەندیان لەگەڵ خۆیان بردووە. جێگەی ئاماژەیە ناوبراو لە درێژەی قسەکانیدا وتی
ئەم پشکنینانە لەژێر چاودێری و بە بڕیاری دەفتەری نوێنەرایەتی ئیدارە ئیتلاعاتی ئەو شارە بەڕێوە چووە. جێگەی باسە بەندی 12 زیندانی ناوەندی ورمێ لەم کاتەدا 30 زیندانی سیاسی تێدایە و 25 زیندانی سیاسی دیکە لە بەندەکانی دیکە و لە نێوان بەندکراوانی تۆمەدار بە مادە هۆشبەرەکان یا قەتڵ ڕاگیراون. هاوکار لەگەڵ گەڕانی خاجی سوور لەسەر زیندانەکانی ئێراندا ڕەشە لە بەندکراوانی زیندانی ماکۆ دەکرێت کە دەبێت لە کاتی سەردانی خاجی سوور لەسەر دۆخی ئەو زیندانە ناڕەزایەتی دەرنەبڕن. دۆخی زیندانیانی شاری ماکۆ لە بواری پاک و خاوێنی و تەندروستی، چۆنیەتی خواردن، جیاکردنەوەی سزاکان و نابەرپرسبوونی بەڕێوەبردنی کاروبەر لە قەیراندایە و ئەمانەش وای کردووە کە زیندانیان تووشی کێشەی زۆر ببنەوە. بەپێی ئەو هەواڵە ئازادبوون و کڕین و فرۆشتنی مادە هۆشبەرەکان بەدانی بەرتیل، بە نیگابانانی زیندان، گیانەکردنەوەی بەندکراوان بەپێی حوکم و سزاکانیان، خراپبوونی خواردن، ڕانەگەیشتن بە پاک و خاوێنی زیندان بووەتە کێشەی قوڵ بۆ زیندانیان لەو زیندانەدا. ئەوە لە کاتێکدایەکە بەندکراوانی سیاسی ئەو زیندانە بە مەبەستی چارەسەری نەخۆشیەکانیان هیچ هەوڵێک نادرێت و بەرپرسانی بنکەی تەندروستی ئەو زیندانە تەنانەت بۆ چارەسەری مەترسی دارترین نەخۆشیەکانی بەندکراوان یا چەند حەبی ئاسایی بە زیندانیان ئەدەن. زیندانیەکی سیاسی کوردی زیندانی ناوەندی ورمێک کە بە 15 ساڵ زیندان مەحکوم کراوە بەدەست نەخۆشی جەستەییەوە ئازار دەکێشێت. بەپێی هەواڵەکان مەولود یەزدان پەنا کوڕی تەها خەڵکی تۆپزاوای شامات سەر بە شاری میاندووە و کە ئێستاکە لە زیندانی ناوەندی ورمێدایە و 15 ساڵ زیندان مەحکوم کراوە بەدەستی نەخۆشی جەستەییەوە دەناڵێنێت. مەولود یەزدان پەنا لە ڕێکەوتی پەنجی خەرمانانی ساڵی 1378 بە تۆمەتی پەیوەندیگرتن لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی نەیاری کۆماری ئیسلامی دەست بەسەر و لە کۆتاییدا لە دادگای ئینقلابدا بە 15 ساڵ زیندان مەحکوم کرا. هەروها زیندانیەکی دیکەی سیاسی کورد باری تەندروستی تێکچووە و بەرپرسانیش ڕێگە بە مەرەخەسی و هاتنە دەرەوە لە بەندەکەی پێنادەن. محەممەد ئەمین ئاگوشی مامۆستایەکی 54 ساڵەی خانە نشینکراوی خوێندنگاکانی شاری پیرانشار کە ئێستاکە بە تۆمەتی سیاسی لە زیندانی ناوەندی زاهدان زیندانی کراوە باری تەندروستی تێکچووە و هاوکات لە مافی چارەسەرکردنی نەخۆشیەکانی بێبەش کراوە. ئەم هەڵسە کۆتانەی نیشانەیەکی ترە لە دڕندەی خۆی بەرپرسانی کۆماری ئیسلامی و کبکردنی دەنگە حەقخوازەکان. کۆماری ئیسلامی بە درێژایی دەسەڵاتداری بەهۆی ئەوەی کە لەگەڵ بنەماکانی ئازادی و مافی مرۆڤ نایەتەوە بەردەوام کێشەی لەگەڵ دەنگە جیاوازەکان هەبوو. هەموو هەوڵی خۆی داوە بۆ ئەوەی ئەم دەنگانە کبکات یان ئەوەی کە بە سێدارە وڵامی بداتەوە. هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لەگەڵ زیندانیان لە گرتوخانەکان ئەوەندە نامرۆڤانەیە کە هەموو ڕۆژێک چەندین زیندانی بۆ دەستەبەرکردنی مافە سەرەتاییەکانیان دەست دەدەنە مانگشتن و زۆربەی و کەسانە تەنیا بە ئەشکەنجە دوورخستنەوە یان جووری تاکە کەسی وەڵام دەدرێنەوە. بارودۆخی زیندانەکان لە بواری پاکوخاوێنی زۆر نالەبارە و بۆ چارەسەرکردنی هیچ هەنگاوێک لەلایەن بەرپرسانەوە هەڵناگیرێت. زیندانەکان زیاتر لە ڕێژەی دیاریکرا و زیندانی تێدا ڕادەگرن و بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی زیندانیان هیچ هاوکارێکیان ناکەن و باری جەستەیی و دەرونی زیندانیان زۆر ناجێگیرە. و بەڵام باسێک لەسەر ئۆکراین و ئەنجومەنی ئاسایش لە دوای ڕاگەیاندنی چوونی هێزە نیزامەکانی رووسیا بۆ ئۆکراین لەلایەن بەرپرسانی ئۆکراینەوە دانیشتێکی بەپەلەی بەڕێوە برد. ڕێبەرانی ئاڵمان و ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنی هوشتانیان بە رووسیاداوە و لەسەر چڕکردنەوەی سزاکانی دژی ئەو وڵاتە جەختیان کردوێتەوە. رووسیاش ڕایگەیاندووە کە هیچ هێزێکی سەربازی ڕەوانی ئۆکراین نەکردووە. بەڵام هێزەکانی ناتۆ بە گرتەی ڕسمی ماهوارەی ڕایانگەیاندووە کە هێزی سەربازی رووسیا چوونەتە ناو خاکی ئۆکراین. راپۆرتێک لەم پەیوەندەدا. ئەنجومەنی ئاسایش لە دوای ڕاگەیاندنی چوونی هێزە نظامیەکانی رووسیا بۆ ئۆکراین لەلایەن بەرپرسانی ئۆکراینەوە دانیشتنێکی بەپەلەی بەڕێوە برد. ڕێبەرانی ئاڵمان و ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنی هۆشداریان بە رووسیا داوە و لەسەر چڕترکردنەوەی سزاکانی دژی ئەو وڵاتە جەختیان کردوێتەوە. پێترۆ پۆرۆشێنکۆ سەرۆکۆماری ئۆکراین بە ڕاگەیاندنی هەڵوەشانەوەی سەفەری خۆی بۆ تورکیا بەهۆی بارودۆخی قەیراناوی وڵاتەکەی خوازیاری بەڕێوەچوونی دانیشتنی بەپەلەی ئەنجومەنی ئەمنیەتی ئاسایش و بەرگری ئۆکراین بوو. سەرۆکۆماری ئۆکراین وتی بەشێک لە خاکی وڵاتەکەی لەلایەن هێزەکانی سوپای رووسیەوە داگیر کراوە و لە ناوچەکانی دۆنێتسک، ئامورۆسڤیۆکا و ستارۆپچۆ بەهۆی هێرشی هێزەکانی رووسیا قەیراناویە. ئارسنی یاتسنیوک سەرۆکوەزیرانی ئۆکراین داوای لە ئەمریکا، یەکێتی ئوروپا و وڵاتانی گروپی G7 کرد تا کاتێک کە رووسیا هێزە نظامیەکانی خۆی لە ئۆکراین دوور نەخاتەوە دارایی و ئێعتبارە ماڵیەکانی ئەو وڵاتە بلۆک بکرێت.
لەلایەکی دیکەوە ڕێکخراوی پەیمانی ئەتلانتیکی باکوور ناسراو بە ناتۆ بە بڵاوکردنەوەی ڕسمی ماهوارەیی ڕایگەیاندووە کە سەربازانی رووسیا چوونەتە ناو خاکی ئۆکراین تا لە ناڕازیانی جیاخوازی ئۆکراین پشتیوانی بکەن. لە وێنە ماهواریەکانی ناتۆ ئۆتۆمۆبیلە نظامیەکانی رووسیا دەبینرێت کە بەرەو ناوچە پڕکێشەکانی ئۆکراین وەڕێکەوتون، بەڵام بەرپرسانی رووسیا ئەم تۆمەتانە بەبێ بنەما دەزانن. وڵاتانی ڕۆژاوایی بەپەلە ڕایانگەیاند فشارەکان لەسەر رووسیا زیاتر دەکەن. باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا و ئەنگێلا مێرکێل سەرۆکی ئەڵمان لە پەیوەندیەکی تەلەفۆنی جەختیان لەسەر سزاکانی ڕۆژاوا دژی رووسیا کردەوە. شتێفان زایرت وتەبێژی دەوڵەتی ئەڵمان لە بەیاننامەیەک ڕایگەیاندووە مێرکێل و ئۆباما سەبارەت بە هەواڵی چوونی سەربازانی رووسیا بۆ ناو خاکی ئۆکراین نیگەرانیان دەربڕیوە. لەم بەیاننامەدا هاتووە کە لێکۆڵینەوەی بارودۆخی ئۆکراین لە دەستوری کاری دانیشتنی شورای ئوروپا لە بروکسل دەبێت. سەدرعەزەمی ئەڵمان ڕایگەیاندووە 28 ئەندامی یەکێتی ئوروپا لێکۆڵینەوە لەسەر سزا نوێیەکان دژی رووسیا دەکەن. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی ئەمنیەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی پێنجشەممە 6 خەرمانان لە داواکاری لیتوانی بۆ قسەوباس سەبارەت بە قەیرانی ئۆکراین دانیشتێکی بەپەلەی بەڕێوە برد. لەم دانیشتنەدا سامانتا پاوەر باڵوێزی ئەمریکا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بە توندی رووسیای دایە بەڕەخنە وتی رووسیا درۆ دەکات و ئێمە ئەوە دەزانین کە رووسیا دەبێت بە کردەوەکانی هەڵبسەنگێنرێت. بەڵام ڤیتالی چۆرکین باڵوێزی رووسیا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ئەمریکای تۆمەتبار کردووە بەدەیان ڕاوێژکاری نظامی ڕەوانەی ئۆکراین کردووە تاکو یارمەتیدەری بەشی نظامی کیف بن. ڕووداوەکانی ئۆکراین لە دوای ئەوەی کە لە ڕاپرسیەکدا خەڵکی ئەو وڵاتە خوازیاری دەرکردنی رووسیا بوون و بەشێکی خاکی وڵاتە بە ناوی کریمە کەوتە دەست رووسیا بۆ بەهۆی کێشە لە نێوان هێزە سەربازەکانی ئۆکراین و هێزەکانی سەربە رووسیا. لە کامدا تا ئێستا چەندین بنەماڵە لە شوێنی ژیانی خۆیان ئاوارە بوون و ئاسمان و زەوی ئەو وڵاتە بۆ بە یەکێک لە وڵاتە نائەمنەکانی جیهان. رووسیا بەدەستێوەردان لە کاروباری ئۆکراین لە خەونی دامەزراندنەوەی شوڕەوی گەورەدایە و ئەو هەڵسو کەوتەی تا ئێستا بۆ بەهۆی چەندین گەمارۆ لەلایەن وڵاتانی ئەو ڕۆژ ئاواوە. و بەڵام دێنە عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان هێرشەکانی خۆی دژ بە چەکدارانی تەرۆریستی داعش بەربڵاوتر کردوێتەوە و هاوکاتیش فڕۆکە شەڕکەرەکانی ئەمریکا و حکوومەتی عێراق حەشارگە و مڵگەکانی ئەو گروپە توندڕەوە بردۆمان دەکەن و داعشی دەستی داوەتە لە نابردنی پاڵاگۆ و ناوەندە نەوتیەکان. بە پێی زانیاریەکان هێزی پێشمەرگەی کوردستان هەنگاوەکانی بەرەو کۆنتڕۆڵی کردنی ناوچەکانی دەوروبەری شاری مووسڵ چڕ کردوتەوە و لە ئێستادا لە هەوڵی کۆنتڕۆلکردنی ناوچەی زومارە ئەو ناوچەیە دوو چاوڵاوگەی نەوتی گەورەی تێدایە کە ئەگەر لەلایەن هێزی پێشمەرگە کۆنتڕۆڵ نەکرێت داعش لەو ڕێگایەوە دەتوانێت نەوتێکی زیاتر بەرهەم بهێنێت ئەمە دەبێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی ئەو گروپە تەرۆریستیە. راپۆرتێک لەم بارەیەوە. هێزی پێشمەرگەی کوردستان هەنگاوەکانی بەرەو کنتڕۆڵکردنی ناوچەکانی دەوروبەری شاری مووسڵ چڕتر کردوێتەوە و لە ئێستادا لە هەوڵی کنتڕۆڵکردنی ناوچەی زومارە ئەو ناوچەیە دوو چاڵاوگەی نەوتی گەورەی تێدایە کە ئەگەر لەلایەن هێزی پێشمەرگەوە کنتڕۆڵ نەکرێت داعش لەو ڕێگایەوە دەتوانێت نەوتێکی زیاتر بەرهەم بێنێت و ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی ئەو گروپە تەرۆریستە. بەپێی راپۆرتەکان چەکدارانی داعش دەستیان داوەتە تاڵانکردنی دوکان و مارکت و کۆگاکانی هاوڵاتیان هەل لە ناوچەی حەمدانیەوە تا دەکاتە قەزای تەکلیف و هاوکاتیش ئەو چەکدارانە ئەو شوێنانە چۆڵ دەکەن و بەرەو مووسڵ ڕادەکەن. سەرچاوەیەک بڵاوی کردوێتەوە چەکدارانی داعش لە قەزای تەکلیف و ناوچەکانی دەوروبەری بەرەو مووسڵ بەردەوام لە پاشەکشەکدان و تەنیا ئەوانە دەمێنەوە کە پێشتر پشتیوانی و هاوکاری داعشیان لەو ناوچەیە کردووە. فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ڕایانگەیاندووە لە ئێستادا کە چەکی قورس و پێشکەوتو گەیشتوێتە دەستی هێزی پێشمەرگە چەکدارانی تەرۆریستی داعش ناتوانن لە بەرامبەر پێشمەرگە خۆڕاگەری لە خۆ نیشان بدەن و هەر کاتێک کە ئەو چەکدارە تەرۆریستانە هێرش دەکەنە سەر هێزی پێشمەرگە تووشی شکستی قورس دەبن. دوای ئەوەی کە ئەنجومەنی ئاسایشی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بڕیاری کۆتایی هێنان بە چالاکیەکانی چەکدارانی تەرۆریستی داعش و بەرەو سنووری عێراق و سووریەدا ژمارەیەک زۆر لە وڵاتانی ئوروپا یارمەتی سەربازی خۆیاندا هێزی پێشمەرگەی کوردستان ڕاگەیاند و هاوکاتیش ئەمریکا چالاکی فرۆکە شەڕکەرەکانی دژ بە داعش بەربڵاوتر کردوێتەوە. لەو پەیوەندیەدا ڕۆژنامەی واڵ ستریت ژۆرناڵ چاپی ئەمریکا ڕایگەیاندووە واشنگتۆن ئامادەیە بۆ وەشاندنی گورزی ئاسمانی نوێ لە ناوچەیەکی دیکەی عێراق. ئەو ڕۆژنامەیە بڵاوی کردەوە ئیدارەی واشنگتۆن ڕەزامەندی دەربڕیوە لەسەر وەشاندنی گورزی سەربازی لە نزیک بەنداوی حەدیسەی سەر بە پارێزگای ئەنبار کە گروپە چەکدارەکانی داعش ڕێکی زۆریان لەو ناوچەیە بەدەستەوەیە.
ڕۆژنامەکە لە زاری بەرپرسانی سەربازی ئەمریکا ئاماژە بەوەی داوە کە نیازێک هەیە بۆ فراوانکردنی سنووری گورزی ئاسمانی و ڕێژەی هاوکاری مرۆیی ئەمریکا بۆ عێراق و ئامادەکاری دەکرێت بۆ چۆنیەتی وەشاندنی گورز لەو چەکدارانەی کە بەنداوی حەدیسە و ناوچەکانی دیکەی پارێزگای ئەنباریان بەدەستەوەیە. باوتەی بەرپرسانی ئەمریکا فراوانکردنی پلانەکان هەر گورزی سەربازی نییە، بەڵکو چۆنیەتی بە هاناوەچوونی ئەو کەمینەنەتەوە یانەیشە کە لەلایەن داعشەوە گەمارۆدراون. هێزی پێشمەرگەی کوردستان بە خۆڕاگری خۆی لە بەرامبەر تەرۆریستانی داعش بە هەموو وڵاتانی جیهان سەلماندیان کە ئەو هێزە دەتوانێت ئەمنیەت و ئاسایشی ماڵ و بیری دانیشتوانی کوردستان تەنانەت عێراقیش بپارێزێت و ئەم هەوڵ و چالاکیانەی هێزی پێشمەرگە وڵاتانی بە قەناعەت گەیان کە دەبێت یارمەتی هێزی پێشمەرگە بکرێت تا دژ بە تێرۆریست شەڕ بکات. بەڵە بەڕێزان لە دوای هێرشی گروپی تەرۆریستی داعش بۆ سەرخاکی کوردستانی باشوور هەموو هێزی پێشمەرگە و هێزی خۆبەخش پێکات و لە خەڵکی ئەم بەشەی کوردستان و هەروەها لاوانی خەباتکاری بەشەکانی دیکەی کوردستان هاتنە مەیدان و بەشێکی زۆر لە خاکی داگیرکراویان لەژێر دەستی ئەو گروپە دەرهێنا. هەلۆ پەیوەندێدا هەموو وڵاتانی ڕۆژئاوا بەتایبەت ئەمریکا بە زووترین کات هاتنە دەنگ و بە ناردنی یارمەتی مرۆیی و چەکوچەڵ بۆ هێزی پێشمەرگە لە سەرکەوتنەکانی کووردا یارمەتی دەربوون تا ئەو جێگایە کە وشەی پێشمەرگە بوو بە وردی زمانی خەڵکی ناوچەکە و تەنانەت خەڵکی جیهان. دەوڵەتی ئیسلامی عێراق و شام ناسراو بە داعش لەوەتەی جموزۆڵەکانیان لە عێراق و سووریا دەست پێ کردووە بەردەوام لا بەهێزبووندا بوون و هێزی ئەم دەوڵەتە دوای ئەوە شکست بە سوپای عێراق دەهێنێت و بەشێک لە خاکی عێراق داگیر دەکەن دەگاتە ئاستێکی بەرز، بەڵام سنوور بەزاندنەکانی ئەم دویانەیان بە زیان بەسەریان داشکایەوە. ئێستا هێزەکانی پێشمەرگە لە سەرجەم قۆڵەکان بە پاڵپشتی هێزی ئاسمانی ئەمریکا و یارمەتی سەربازی کۆمەڵک وڵاتی ڕۆژئاوا دژی داعش دەجەنگن و ڕۆژ بە ڕۆژیش پاشەخشە بە داعش دەکەن و لە هێزی ئەم دەوڵەتە کەم دەکەنەوە. لە ڕوانگەی نێونەتەوەیەوە هەموو وڵاتانی دراوسێ و گروپی تەرۆریستی داعش بۆیان دەرکەوت کە پێگەی نێودەوڵەتی هەرێم لە چه ئاستێکدایە و ئەوان ناتوانن بە ئاسانی هێرش بۆ ئەم ناوچەیە ببن. باڵەبینەرانی خۆشەویست بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە کاتخۆش.